ئاخێزیان و یارانە ئاخێز وەختتان وەخەیر. پەردەی دووی نەمایشی ئینقلابی دەستی شاراوە دەستی پێکردووە. یعنی ئینقلابە دەستە شاراوە کە بە نەمایشی ئینقلابی خۆجێئی و پاوشمەرگە کەنیشکێک دەسی پێکرد و تەمامە ڕسانە گەل و تەمامە کریدیت گەلێک کە ئێمە ئەمان ناسی دەوڵەتە ئێرانی خەرجی کرد. پەردەی ئەووەڵە نەمایش تەمام بوو، پەردەی دووی نەمایش دەسی پێکرد. بۆیە واجبە ئێمە بزانین کە چۆن حرەکەت ئەەکەین بەرامبەر بە دەوڵەتە ئێرانی و حاکمیەتە داپڵۆسێنەرە دەوڵەتە کۆرپرێتیە یەهودی مەسیحیە ئێرانی چۆن هەڵس و کەوت ئەەکەین. پێگەکانە قودرەتە ئێمە لەکوێز، پێگەکانە ڕەوایەت و زۆردان ئەوان بۆ خونجاندنە داستانە ئەوان لەکوێز. بزانن با من بەڕەوەند اتفاقاتێکە بێم. دەوڵەتە ئێرانی لە تەیە ساڵانە ڕابردووە هەندێک پێشفەرزی خستبووە مێشکە ئێمە. دەوڵەتە ئێرانی وای بۆ ئێمە تعبیر کردبوو کە گویا کۆمەڵێک ئۆپۆزیسیۆنی بەرامبەر بەخۆی هەز کە نەقشیان هەز و گەرەکیانە بیڕۆخێنن. هاوکات لەگەڵ ئەمە کۆمەڵێک دوژمنی نێودەوڵەتی و منتەقەیشی هەز، هەر لە ئیسرائیل و عەرەبستانە سعودی تا ئیاڵەت متحدەی ئەمریکا. تەمامە ئەمانە غەڵەت بوو، تەمامە ئەمانە غەڵەت بوو و تەمامەم پێشفەرزانە زەمینە ئامادەکردنێک بوو بۆ فازە سەوەمە دەوڵەتە ئێرانی. بۆیە دەوڵەتە ئێرانی کە لە سەرەتای بە وجود هاتنی لە تەیە 300 ساڵە ڕابردووە کە تێن ئەم قەبارە ئەگۆڕن، دوو فازی گۆڕیوە، فازە یەک و فازە دوو. ئینقلابە مەشروتە، دەوڵەتە پەهلەوی کە ختمە بە دەوڵەتە پەهلەوی بێ، پاشان نەمایشە ئینقلاب لە ساڵە 57، یعنی گۆڕینی هویەتە نەوعی حاکمیەت لە ژێرە ناوە ئینقلاب. فازە سەوەمی ئەبەدیکردنیەسی بێ ئەوەی کە تۆ تەعەیوناتت بە خەڵک داوێت و خەڵکێک لەگرا مەوجود بووێت، تۆ لە ژێرە ناوە دەوڵەتە دەرهاتگە لە ئێرادەیە خەڵکە ئەم سەرزەمینە پێناسەی ئەەکەی. هەر بۆ ئەمە دەبوایە نەمایشێک لە ئینقلاب بدرێت و ئەمە پێویستی بە بەدەنەی کۆمەلگا هەبوو، بەدەنەی کۆمەلگایە کە تەعەیوناتی نییە، بەدەنەی کۆمەلگایە کە مشەخەس نییە کێز، بەدەنەی کۆمەلگایە کە دیار نییە چۆن دەرئەکەفێ. بەڵام لە کنارە ئەمە کۆمەڵێک جەریان تەحتە ناوە هێزگەلە مختلفە نوێنەرایەتی کەرە نەحلەهای مردمی بەرجەستەکریان و وەکو ئەنوا و ئەقسامە سەڵتەنەت تەڵەبەکان، سەڵتەنەت تەڵەبهای بدونە حمایەتە ڕزا پەهلەوی. جەریانە مەشروتەخواهی و فولاد وەند و ئەوانەی کە ئێوە لە من باشترە ناسن. هاوکاتە لەگەڵ ئەوە مجاهدینە خەڵق، جەریاناتە چەپ و ئەحزابە نووسراوە بە کورد. هاوکاتە لەگەڵ ئەوە چهرەگەلە دروستکریاگە خەرجنەکریاگ و خەرجکریاگە کۆمەلگای مەدەنی NGOکان و ئەنجومەنەکان کە دەوڵەتە ئێرانی لە دەورانە ئیسلاحاتە دەسی پێکرد. سەرەتا بێژم بە یاران، تەمامە ئەمانەی کە ئێوە ئەیانوێنن خودە حاکمیەتن. ئەمە نییە کە عەلی خامنەئی حاکمیەت بێت ئەحیانەن تاجزادە نەوێت، سازگاران نەوێت، نوریزاد نەوێت. تەمامە ئەمانە حاکمیەتن، مەهاجرانی نەوێت، سروش نەوێت و کوڕەکانیان نەون. گشتی ئەمانە حاکمیەتن و تەعەیون یافتگیە حاکمیەتن. پەردەی ئەووەڵە نەمایش چ بوو؟ ئێمە پێمان وێت ئەم نەمایشە بە دەوڵەتە ئێرانی نەیاڵێن بڕواتە بەرەوە، چون ئەو مەجبورە لە هێزە زۆر و بۆرە مردم کەڵکوەر بگرێ، بەڵام ئێمە مردم بە تەعەیون ئەگەیەنین. دەوڵەتە ئێرانی لە نەمایشەکەی خۆیە بە پەلەپەل تەمامە کریدیتەکانە خۆی خەرج کرد، ئەوەی لە دەستیا بوو تەقانی. لە فەرازە مەهابادا دەوڵەتە ئێرانی ترسیا و خراون ترسیا. بۆیە ئاغای مستەفای هجری و مرکزە هاوکاری هەنارد و پەلەپەل جەمی بکاتەوە تا مەهاباد تەکسیر نەوێ و یەکسەرە دوای ئەوەی کە ئاغای مستەفای هجری هەنارد پەردەی دوو دەسی پێکرد. یعنی نەمایشە ئێعترازات و ڕێپێوان و هەڵخستن و ئەمانە فعلەن سڕکریا و سڕیشیەکەن. ئەڕواتە ناوە کامە پەردە. بزانە شانۆگەری کە تەماشاکەی پەردەی یەکی هەز، پەردەی دووی هەز، پەردەی سێ هەز، ئیستەوانە ناوی پەردەی دووە.
پەردەی دوو چیەکە بە احتمال فرە باحسین و تەڕاحان و خێرخوازان تێن دوو قسەی خێری تیا بکەن. خۆ تۆ لە ئەوڵەوە فکرە کرد کە وەکو ساڵە 57 ئەڕۆم بەرەو دەوڵەتی ئینتقاڵی و ئەم ئەحزابە دەستیان واتەیە، بەڵامیسە خەریکی ئەمە ئەوێنیت. تەمامە چهرەگەلێک کە دەوڵەتی ئێرانی فوی تێکردو وە سەکوی پەرتابیان بوو فڕێداناوە ئەم تەلەڤیزیۆنانە تەمام ئەم حیزبانەی کە لە ژێرە دەسە خۆیان بوون و کاریان بۆ خۆی وە سیاسەتەکانە خۆی ئەکرد ئیستا گشتیان نەخرێنە پەراوێزەوە. دێو مردمەی وا هاتە خیابان هەڵی خستۆ دای خستۆ چی پێێتی؟ حەچی لە دەستنای. ئەی مەسئلەی حجاب چی پێێتی؟ مەسئلەی حجابی بەرداتەوە لەگرا چه اتفاقێک کەبی؟ ئایا مردمێک بە شێوەی 1 ملیۆن نەفەر بە ئیدەی سیاسی مەوجود دەبڕایە خەبگرێ بە حاکمیەتی جمهوری ئیسلامی؟ نەخیر. لەبیرتان تێ من لە سەرەتا وتم وەختی ئێژێ سەرکوب ئەکەین یعنی چی؟ یعنی ئەو هەستەگە لە ئەووەڵیەیە ئیعترازاتە کە ئێهەنێرینە دەرو ئیتر نایهەنێرینە دەرو. ئیتر نایژن بڕۆ فڵانە کەس لە شارە کرمانە چەپڵە لێبە بێژەمەر بەرخامنەئی 20 نەفەرە ئەوەڵ 10 نەفەرە ئەوەڵ ئیتر نەهانێرینە دەرو. لذا تەواوە ئەوانەی کە لێو دوا پەیوەست ئەبن بەم 10 نەفەرەیش خۆیان ناتوانن و ئەو تەوانیانە نییە کە ئەوە دروستکەن. بزانە مثال BBC ئەمڕۆ خەبەرێ مخابرەکە سەرکوبە شەدیدە نیروهای حاکمیەتی لە چیتگەر و ئەکپاتانە بە بڵۆنگۆ چووگنە ئەوێ هەرکە جمێنە دامای جمێنی پێدن لە ناوی ماڵەکانە هەرکە شعارە دامان جێژی هەسمان بۆتان تێنە سەرە بۆتان. سوال ڕۆژە ئەوڵ نەیەتوانی ئەم کارە بکە. ئیستەکە تۆ بەمە ئێژی سەرکوبە شەدید دەوڵەتی ئێرانی ڕۆژە ئەوڵ نەیەتوانی ئەم کارە بکە، ڕۆژە دووەم نەیەتوانی ئەم کارە بکە، هەفتەی ئەوڵ نەیەتوانی ئەم کارە بکە، هەفتەی دووەم نەیەتوانی ئەم کارە بکە. ئەی ئەم فشە چ بوو؟ انقلاب ژنانە و ژن زندگی ئازادی و مردمەی هەن ئابادی و ئەمە چ بوو؟ ئەم فشە چ بوو؟ ئێستا نەک لە مەرحەلەی دووەمە ئەوانەی تێن کار بە دەستانە سەرەکینها ئەمانە ئیستە خێرخوازن وەسە دوو خانەوادە شەڕیان کردوێت ئیستە دوو عیدێ پیا ئەون بەناوە ڕیش چەرمگ و خێرخواز و تەڕاحان و باحەزانە ئەم مەسئلە بێن دوو قسەی خێری تیا بکەن. ئیستە بەرەبەرە لەو بەر و بەرەبەرە لەم بەر ئێژن ئەدێ پیا ئەوە نێژن بابا جامعە کڵاپسی کردگە مشکڵی هەز ئێشە حەل بکرێت دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێشە بەرەو فروپاشی بڕات. گشتی ئەزانێت ئینقلاب زمانە سوورەتەگرێت کە تەبینە سیاسی بوێت تەبینە نەزەری بوێت تۆ نەتەبینە سیاسی بگی نەتەبینە نەزەری بگی. ئەی ئەم مەسئلە کە لە سەری وێسیا بوون ئەیان و لە ئێران ئینقلاب ئەوێت چ بوو؟ مەسئلەیەک بوو بەناو فروپاشی. مەسئلەی فروپاشی چه کۆمەکێک بەمانەکە؟ مەسئلەی فروپاشی لە تئۆریزەکردنە اتفاقاتە ئیجتیماعیە ئەم کۆمەکە بە تۆکات کە تۆ بتوانی سوورەتی لە حاکمیەت عوەزکەی بە سوورەتێکی تر بدونە ئیدەی سیاسی و بێژی ئەمە دەرئەنجامە فروپاشی بووگە. دەرنەتیجە تۆ ئیتر ئیدەی سیاسی نەگەرەکە هیچ مردمێکە نەگەرەکە بە تەعەیۆن بگات خۆی سازماندەهی بکات تەبدیلە بە مەوجە گەورە بوێت و بێت خۆی دەرخات و خۆی بنوێنێ نەیگەرەکە. هیچ کام لە وڵاتانەی وا فروپاشیان کردگە ساختارە حاکمیەت یان نەگۆڕیاکە دەموچاوە حاکمیەت گۆڕیاکە نەوعە هۆڤیەتە حاکمیەت گۆڕیاکە. مثال ئەکسەریەتە قەریب بە اتفاقە أقمار اتحاد الجماهير الشوروي باستثناء الهستان. يعني كوتيان سوفيت لبين شو اتفاقي كفت خاندان عليوف كلا أذربيجان رهبران حزب كومونيست بون لسر قدرة دولة أذربيجان تشكيلها للروماني كتشاوشسكو ينكشت هر تشاوشسكو جنكا ينكشت ما بقي كار بدستان حاكميتي للرنجي كيترو لسر حكومات معنا ولسر حكومات أمينينو. أما فيش المقولة فروباشي لزر أم مفهوم فروباشي فركاريان كرد أو أبو لسالان الرابردو من إشارة فيكرد كأمانة بنما يشدان
اعتراضات اجتماعي وقراني وشوزانم كلابس بون ومديرية الزعيف وليدانا ناوشي سباي باستاران ودان لبايقاها عين الأسد وكجيانا قاسم السليماني ودان لبايقاها عين الأسد وهاوكات 2 ساعتي بيناشي دان لهوابي ماي أوكرايني وشوزانم تمام أمانيك ايوديتان شلوغيان كرد باعتراضات ساخته خروجيك وبوك إيران بشارة فروباشي ايويد إيران مشكلة هست ولي لقدا حيج مردمك بحيج إيديكي سياسي تحت ناو حيج رهبريتك موجود نية تواو افتخارا من انقلاب بردينا ما يشاء أولا شبو أما انقلاب بإيدس انقلاب برهبريته تو قلقت مقوليك لبين بوي إشي دائما نفيكي وليدي تي سالان رابردو دولة إيراني بتمام قدرت لمفهوم الرهبرية أدا السري سقط أكتا أيوت رهبر خراوة كشي حج كام لمانا نان أود أي شون أشيت الريوة جامعة أي شون جمع إنسان كان أشنا الريوة أقر رهبرية معناينية تاقرأ كتايان استبردي دوامشيا أولا أواك بويتي أحزاب منتسبة بكرد كلن فت تروي روش قاربون خرج كريان وبمسلخ تشون بتايبتي لاتلاعي هاي آخريانا ولا برخوردي ككرديان بتورة مطلق نمايش قيافي خوينيان دا وخرج كريان لولا شو دولة إيراني بياني بتكحقتان نية بقرينو أردوغا كان ليتانا دين ودزينا قرينوها چون نازانم لسر چه اعتماد تانكر قل لبريكار موشكيك ليتان نادات أمانة يك زمانه ما فكر معنا كرد إمكاني هزبيان ونو كنارابي كشيان بين ندن لناو جامعة زندگی كان امرو لترسم مردم السنة ومحابادو كاميراني جزاتيان يبرونو توابو قاريا بو لبر خاطري وي لم قناغ دوما دولة إيراني كسيكني خلا بران بريا بيجي تو وانيا إيه مقبول مانيا تو أوجوريك قلقت بيخنجني كيس كاملة معنا هيز اجتماعيان بو حج كام قشتيان كارمد دولة إيراني بو حج زور ناس وهم دولة إيراني بين أي أويل خيابانا بردية تقاند چون دركفي درناكفي لبروي خوي سازمان دهين نكرتبو وقتی تو لجيرنا والجمعية محلات تاران خود فشو أكيتو نمايش أدي تاقي بتو أما إذا شو اتفاقيك كبي خواهري ناقري تبقي أقلية إيران أقلية حاكمة إيران خوي لبين خويا ترح مشكلك أما يجي كلابس مان كردقو أو يجي بحران قورمان هسو أو يجي براسي شعبوري ليبكينو أو يجي شهريكي مقتدر مان قركا تابتوانيم عبور بكا ديمقراطية لمسر ومد معناي نية وإيرانية بدون حبونة شهريش قدرة مند كتمامية قدرتي لدساويت إمكان بزيرنية أما بردية دوما خب لم بردي دوما فتيالية فريق لماني واي وديتان تحت ناو السليبريتي ومجرية تلفزيونية تازة انقلابي ورهبران الجديدة انقلاب لشقل توب در فوتبال تا آرايش كره پشت دوربين دورانيان توعبو ودورانشي ترتين استكيتين استخيرين تين اواني وا دليان بوم خلق اسوتي دليان بوم جامعة اسوتي لجيرنا وشي لجير مفهومة ملي منافع ملي سعادة ملي تمامية أرزي برقرتنا بليك ترازيان ونابود بون جامعة برقرتنا بجنگ داخلي برقرتنا ب تيكا بون تنبرو كس بوازحيتو ايوينيت امانا الديترن الديكشترن واقصى هايقا كان قشنقو خلق حزي بيكاو خلق قريكيو حجابي نوي حجابي نية يترو قريكيو وش مشروب يشبقام ورده مشروب خاو خلق تقسيكي بونا ماقا در نتيجة امان لسرو ورده قيافة اقور ولا ايما تشي اكين وام قزارشة تشبو ايما دامان دولة ايراني تنيا ترسي ايمس ايما يكا
لقدرت من ترين بش أم سرزمين بنا وبش قومي إتنيكي وسياقين خود أم مفهوم كرده قولتني مشكلة بويان چون مفهومي كي هويتي كي قدرت من دروسك وبراحتي خلقتي تجيلي مضاف براميكا أو وقتي قالك يسي تمام إيران غيب كا وغيبيان أكا وتيت متبلوليان أكاتو لأقليتي كي تكنوكرات ومصلح وسران ورشتر مقان كبعدن تحتنا ومجلس محستان ومجلس مؤسسان بيوات برو خود أكثرية مردم أم سرزميني غيب كردقا لسرزمين كردوارا ناتوانيم كاربكا چون إيما هين بو دولة إيراني فرتلاش أكا بيجيت أما حكومتي كي برا مدلا إرادي ملتي لقرا موجود نيا لإرادي حج كسي كيشنات كسدرو تواو أوانيشي تو معرفي أكي ربطي كان بمردمنيا ونوين رايتي حج مردميناكن لقرا إيوي آخيزي قولة ترين تهديد دولة إيران ناتواني تك رواية خويبا وكوچون تك رواية دالة انقلاب مشروطة وكوچون تك رواية دالة تاريخ إيران وكوچون تك رواية دا لدولة إيراني وكوچون تك رواية دا لا هوية نوعي قورين وبارادايم شيفت 57 وكردي بانقلاب موفق ناويد لقرا تحت ناو إرادي ملت تحت ناو آخرين فاز دولة إيران أبديو بكاتو حتى أجر موفق بيد جيبكا بو چون مخالفينكي جمعي وقدرتمند لمقابلة أمهس وتمامية أما جراية برسي كردقا وإجيد أما الدروس أما انقلاب دست شعرا وبو أها حيج خلقي متعين نبو أها حيج جريانكي لينها أتدرو أها إمانا مانزاني مانا كين وتو نتواني بإيمي بسلميني كأما إرادية ملتيك بو كقريكي بو جان بخت وريك بو خوي دستبركا والتعقيب قدرة خويبكا لقرا دولة إيراني شكستي خوار لكوي لو جيغا واخوي بسورة أقليتي قريكي أكثريتيك واغيبي كرقا بازنا معيبكا لقرا إيما لسرزمين كردوارا بناوا آخيزيان أقليتي كين ككل جهان كردي بازنما كين لمقابلة أقلية أوانا وسياقين أما إما قدرة حقيقي قدرة بنيادين وقدرة واقعية أمسر زمينينا أوان مشتي هاوردي جادو قرن كقريك يعني بقرق كردن الصلاة وقرق كردن الروايات بمينينو بوجود إما نامينينو ناتوانن بمينينو وناتوانن تا ام دقيقه وسركوتن هرچی سگو سوتك دولة إيراني بو لبين چو يكدس سرزمين كردوار وبتايبتي بش قومي إتنيكي يكاسابيتو تواوه إنسان قله شورش غيرهم سرزمين سريزة كاتنا وآخيز كردوار سربخو تواوه أوانيشي تادويك آلودي توهم حزبي بون كناراوي دسيان أقري استبيج قال الرسواوي بآبروي سرشوري وخيانة قولة بناو چاويانو حجي كيتر نامينيتو نتوانيان هز بقرينو نا رويان هز لقوزشتان بحث بكن مقر أويك وارد فاز جديدة شورشة بنراتيبون وانقلاب بنراتيبون در نتيجة ايوه لروجانا داهاتو اوينين كدولة ايراني حويلك الشيليت لجيرناو بردية دومة نمايشة انقلاب دسنا مرمي اما ايما هروكو بدولة ايراني ثابت ما انكرد متن ايما رواية اوان اشكينيت تك روايتي اوان اشكيني هرواك ثابت ما انكرد ايما تنيا قدرتان وعناصران ماديكين كتوانه سازماندهي كردنو لبرامبر اوان ويسيان من هاس ترس قوري دولة ايراني نارويتو دولة ايراني لهر قوناغيكيا مجبورة بغيب كردن مردم عملكا اما ايما باشكار كردن هيزا مردم لبرامبر يانا اويسين وويسياجين لذا او حيج هيزا زوربوري كينيا بيجقل امكانات دولتي لبش ايد شكستي خوارقه لبش تحميل الرواية شكستي خوارقه كارمندكاني شي مشتي انسان قله باستعداد بقدرته سوك
ببنماية نامتعلق بمسر زمينه. عنصر كردية قدرة من ترين عنصر موجودنا وخاور ميانس. وتام دقيقة ما بردمانو نكوتين ناو نمايشين انقلابيان لحفت صالة بيشو وتمان چأكن ووتمان شون رفتاركن ووتمان دولة إيراني توششت باكين. دولة إيراني بالسرعة دواي مهابات بالسرعة دواي مهابات پردەی دووەمی دەست پێ کرد. فرەوە پەلە لەزا فرەیەک لە کارگەرێک کە بە سەبرگەرێکی بوو بیباتە بەرەو نەیتوانی. بۆیەوە پەلەپەل مستەفای هیجری هەنارد و مستەفای هیجری تورکەکانی پاکۆ کردو، سپای پازدارانی پاکۆ کردو، ئەرتشی پاکۆ کردو، داوای لە خەڵکی کروتی مەجوڵێن بڕۆنەوە قێزەون مەون زشت مەون ڕەفتارە وا مەکەن لە حاکمیت عبور مەکەن لە مواسساتی مەکەن. هەروە ناوەندە هاوکاری. دەوڵەتە ئێرانی ئەزانێت کە لە منتەقەی قەومی تنیکی کووردا دووچارە مشکڵە گەورەیەک بووگە. ئەو زۆر و بۆرێکی لە شارگەرە ئەسفەهان و کەرمان و تاران دروست کردگە کە هیچ بەستەگیەکیان بە یەکتری نییە و دائیمەن غەیبیانی کردگە و هیچ هێزێکیان لێ نایەتە دەرەوە. نەهاتگە لە حاکمیەتیان لێ بسێنە ئێرادەی جێبەجێکردنە هیچێکیان نییە، هیچ قدرەتی نییە، هیچ. یە ئەقەلیەتێکی 1 ملیۆنی کارمەندی واوە دەسۆ و تەمامە ئەو 80 خوردەیە گەرە کێسی پیان غەیب بکە. ئەمە تا ئەگرا بدونە وجودە ئێمە بووی سەرەکەفت و لە تایستە سەر نەکەوتگە و جێبەجێ ناوێت. ئێستا واردە قۆناغە دووەم بوو. لە هەڵس و کەوتەکانە ئایندا لە قۆناغە دووەما پەردە لەسەر ئەتەفاقاتە بەعدی لا ئەدرێت. بەرنامەکەیان بەتاڵ ئەکرێتەوە و ئەم نەویدە بە دەوڵەتە ئێرانی ئەدرێت دروست تەشخیسەداگە. لە منتەقەی قەومی تنیکی کووردا وەکو سەگ ئەتۆبینین. دەست ئەنێنە بینە قاقاو لە تارانە. تۆ مردمە تارانە غەیب کرد، بەڵام مردمە سەرزەمینە ئێمە غەیب ناوێت، غەیب ناوێت. و تۆ حتا ئەڕۆیتە بەرەوە ڕەوایەتە قێزەونە دەرەکەفێ. ئیستا درۆکانە تاریخیشە دەرەکەفێ، تاریخە جعلەکە دەرەکەفێ، ئەحزاب و نەهاتهای بەرساختە دەرەکەفێ، چهرەگەر و ڕەسگە لە بەرساختە دەرەکەفێ. کەسۆها تحت ناوە مەجلسە مەهستان هەر گۆرانی بێژێک و هەر ڕەقاسەیەک و هەر مەفعولێکی دەسە خوەت کە ناو بۆ پێیا کردە نەیفرۆشیتەوە بە ئەم مردمە. ئەوانەی لە مەرحەلەی دووە ئەیوێنن باز ئەوانەی نیەن کە ئێوە بە عنوانە دەسەڵاتداران و بەرچاوتانەکەوێت. ئەمانە ئیستە خێرخوازان و قسە خێرکەران و باحسان و تەڕاحانە مۆعزەلن تا بە شوێنە ڕاحە حەلا بگەن تا بگەن بە پەردەیە سێ. خۆ ڕەوەندە اتفاقات بەڕەسی ئەەکەین، بەڵام تەواوی ئەوانتانەوە هەڵتان خستەوە بە دیارە دەوڵەتە ئێرانی شەرمەندەگیتان پێما. تەواو ئەوانتانە چیق و چاقتان کرد و پەرچەم گێڕانتان کرد و بوون بە هێز زۆر و بۆرە دەسە ئێرادەیە ئێران خەجاڵەتیتان بۆ ماوە. تەمامە ئەوانتانە وا شعارەکان و دروشمەکانە دەوڵەتە ئێرانیتان تکرار کرد و ڕوڕەشیتان بۆ ماوە لە شەهەواتتان، لە ئیگنۆرکردنێک کە بوون و ئێوە گەرەکتان بوو بە ڕووداری بیخونجنن سەرپەت لێنە دەسە ئێوە دانیشن مەجوڵێن. شەڕ ئێماییکەین و ئەم کارە ئێمەس. زەحمەتە ئێمە فرەمەکەن. خودیتان ئەوە نفوزە کەلامە ئێمە زەڕوات نەکارە ئێوە. خودیتان ئەکسەریەتە مردم تەکە ئێوە هاوکاری نەکرد، تەکە ئێمە هاوکاری کرد و ئەکسەریەتە مردم و کارە ئەکا کە ئێمە ئەیکەین. ئەگەر ئێمە یەک نەواینە تەواوە ئەم بێشەرەفی کە کردتان بە عنوانە دەستکەوت ئەتان فرۆشت و دەریژە چوونی. وەلێ ئێمە هەم حافزەمان خاسکارەکە هەم قسە بڵێن بکۆرینینەوە و بیرتان بێرینەوەیەوە کێ بوون و چیتان کرد. ئیسە لە پەردەی دووەما هەرچی ئەنتەرە غەیبەوێت.
دابزانم میسە کوا هێزوکانتان و ئێرادەکانتان دەرکەفێت و پڕمە پڕم بکا و چیقە چیقکا کووە ئەمانەی کە ئێستا بە سوورەتە ئیجمالی وتم و بە سوورەت کولی وتم لە کڵاب هاوسە دوێشە و بەخشێکی وت و لە کڵاب هاوسەکانە ترا چوون ساعتی فرەترە چون کەسانێکی ترتیا بەشداریەکەن و سوورەتە پابلیک دیبیتی پێیاکات مەبسووتر تێنە سەر اتفاقاتێکە خەریکە ڕوئەدا کارگەلێکە ئێمە کردگمانە و واکۆنشگەلێک کە دەوڵەتە ئێرانی نیشانی ئەدات و گرفتاریە کە دەوڵەتە ئێرانی تووشی بووگە دەوڵەتە ئێرانی لەم کارە خەسارێکی گەورە بە تەمامە سەرمایە گەلێک تا ئێستا دروستی کردبوو ئەدات و ئەو ترسێکی واقعیە لە کوردە قەومی ئیتنیکی و ئەزانێکە حەقیقی تەرین نیرویە واقعیە ناو ساحەیە ئەم مەیدانەسە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئاخێزە کوردان و ئاخێزیان بازیەکە هەتا ئەڕواتە بەرەو بۆ ئێمە خۆشتر ئەوێت سەگ و سووتکەکانە مابین و واستە لەبین ئەچێت و مستەقیمەنتەکە دەوڵەتە ئێرانیە ئەو جار ڕوبەڕووی جددیە مستەقیممان هەوێت وەێ تەمامە کارتەکانیانمان سووتاند تەمامە بازیەکانیانمان سووتان ئێستا ئێوە بڕۆن بە دیارە انقلابە ژیناتانەوە هەڵخەنەوە دادێ بڕۆن هەڵخەنەوە لایەوە خۆش